بەناوی خوای گەورە و میهرەبان، سپاس و ستایش بۆ خوای گەورە و میهرەبان، درود و سڵاو بۆ گیانی محەممەد صلی الله عليه وسلم. خۆشەویستان، خۆشحاڵین کە لە زنجیرەیەکی نوێی ژیانی ئازیزمان صلی الله عليه وسلم بە ئێوەی خۆشەویست و ئازیزمان گەیشتینەوە. لە زنجیرەی ئەمڕۆماندا دێنە سەر بەشی چوارەم کە ئەویش دیمەنی کۆمەڵگەی نەفامی عەرەبە. دوای باسکردنی کەمێک لە مێژووی عەرەب و حکومەت و دین و خواپەرستیان، وا چاکە بینە سەرباسی هەندێک لایەنی ژیان و گوزەرانیان تا بزانین داخۆی ئیسلام چەندە فراگوزارێکی پێویست بووە بۆ ئەو کۆمەڵە بەتایبەتی و کۆمەڵگای گەورەی سەرانسەری زەوی بەگشتی. یەکەمیان لە ڕووی ژیانی کۆمەڵایەتیەوە، عەرەبەکان بارودۆخ و بەزم و باری کۆمەڵایەتی و یاسای داڕێژراوی تایبەتی خۆیان هەبوو و چەندەها سەدە بەپێی ئەوانە ڕەفتاریان نەکرد. ئەمەش هەندێک لەو تایبەتمەندیانەیانە. یەکەم، شانازیکردن بە نەسەب و ڕەچەڵک. عەرەبەکان چ شارنشین چ بیاباننشینیان بە چاکەی پارێزگاریان لەنەوە ڕەچەڵەکی خۆیانە کرد. بۆ ئەمە لەگەڵ هیچ ڕەگەزێکی تردا ژن و ژنخوازیان نەبوو تا خوێنیان بە پاکی بمێنێتەوە. لە پێشەوە بینیمان چۆن نوعمانی کوڕی مونذیری پادشای حیرە کچی خۆی لە کیسای پادشای ئێران یان لە یەکێک لە کوڕەکانی مارە نەکرد. بەمەجێ نوعمان پاڵی بە فارسیشەوەدا بوو تا ئەوە بوو ئەو هەموو ناڕەحەتی هاتە ڕێگا. جا ئیسلام هات ئەم یاسایی گۆڕی و بڕیایدا کە پێویستە شانازی بە ئیسلامەوە بکرێ و دەست لە دەمادگیری هەڵبگیرێ. هەروەها پارێزگاریان لە ڕەچەڵەکی ئەسپ و وڵاق و وشتە ڕەفەنەکانیان ئەکرد. دووهەم، شانازیکردن بە وتەی جوان و شێعرەکانیانەوە. لە هەموو نەتەوەیەک زیاتر بایەخیان بە شێعر ئەدا و بە تۆمارگای پڕ لە شانازی حەسەب و نەسەبیان لە قەڵەمەدا. هەر هۆزێک شاعیرێکی بلیمەتی لێهاتووی هەڵکەوتایە ئەو پەڕی ئاواتیان بوو، چونکە ئەو شاعیرە ئەبووە زمانحاڵی ئەو هۆزە و بەرگری لێ ئەکردن و پەرچی هێرشی هۆزەکانی تری ئەدایەوە. ساڵانەش کۆڕی بەرابەرتیانە بەست و شەڕە شەعریانە کرد. بەمە زمان پاراوی و ڕەوانبێژیان گەیشت بووە چڵەپۆپە. کاتێک کە قورئانی پیرۆز هات هەمویانی بێدەنگ کرد و بۆیان سەلمە کە هەر هەمویان لە توانایاندا نییە بەرامبەر بە ئاەتێکی قورئان بوەستن. بەڕادەیەکی سەرنجی ڕاکێشا بوون کە پیاو ماقوڵە زۆر ناودارەکانیان شەو بەنهێنیەوە ئەچوونە پشت دەرگا و پەنجەرەی ماڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تا گوێ لە قورئان بکرن. سێهەم، باری ئافرەت. بەلای زۆربەی هۆزەکانەوە ئافرەت زۆر سووک و بێبایەخ بوو، وەکو کەلوپەلێکی کەمنرخ ئەویش لە میراتدا ئەبرا. کوڕە گەورەی مێرد کە لە ژنێکی تر ئەبوو بۆی هەبوو دوای مردنی باوکی ژنەکەی بۆ خۆی مارە بکاتەوە یان نەهێڵێ ئیتر شوو بکات. ئیسلام کە هات ئەمەی حەرام کرد. هەروەها میراتیان بەشی ئافرەت نەئەدا و بیانوشیان ئەوە بوو کە ئافرەت لاوازە و توانای نییە جەنگ و کوشتاری دوژمن بکات. میراتیش بەوانە ئەدرێت کە بەرگری لە خۆزەکەن. هەروەها دوو خوشکیان لە یەکات دامارە ئەکردن. ئیسلام ئەمەشی قەدەغە کرد. هەندێک هۆزیش ڕێزی چاکی بۆ ئافرەتدا ئەنا و لە کاتی شوکردنی داڕایان وەرگرت. لە هەمان کاتدا خاوەنی زیرەت و شەرەف بوون بۆ بەرگری لە ئافرەت. بۆ نمونە پیاوی وا هەبوو جەردەیی ئەکرد و خەریکی کوشتن و تاڵان و بڕۆ بوو، کەچی غیرەتی قبوڵی نەئەکرد لاوازی ئافرەت یا تەنیایی لە سەفەردا بەهەل بزانێت و دەست بۆ شەرەفی بەرێت. ئافرەتی ئازاریش زۆر بەڕێز بوو و زۆر بە پاکی شەرەفی خۆی ئەپارە. لە هەمان کاتدا ئەو پەڕی ئازایەتی پێوە ئەبینرا کاتێ بیدیایەوە هۆزەکەی پێویستی لە یارمەتی ئەو هەیە. ئافرەتی بیاباننشینیش بۆ پەڕی پاکداوێنیەوە لە کاروباری ژیان و گوزەراندا وەک ئاژەڵ لە وەڕاندن و ئاودان و ڕستن و چنین یارمەتی مێردەکەیەدا. زۆر دڵی بە گوزەرانی شار ئەکرایەوە، بەڵکو سەربەستی و سادەی ژیانی دەرودەشتی لا خۆشەویست بوو. ئەوە بوو خەلیفە موعاویە خوا لێ ڕازی بێ مەیسونی کچی بوحدەلی مارە کرد و یەزیدی لێبوو، کەچی ئەم ئافرەتە دڵی بە ژیانی کۆشک و تەلاری شار نەئەکرایەوە و هەر دڵی بەلای ژیانی خێوەت و دەور و دەشتەوە بوو. بۆیە هۆنداوەیەکی لەسەر ئەوەدانا کاتی کە موعاویە ئەمەی بیستەوە بەڕێزەوە ئافرەتەکەی ڕەوانەی لای کەسوکاری کردەوە. چوارهەم، نیکاح و تەلاق. عەرەبەکان بۆ ژنهێنانی زۆر سنووریان نەبوو. ئەوە بوو کە ئیسلام هات پیاوی وا هەبوو زیاتر لە دەژنی هەبوو. ئیسلام ئەمێ ڕێکرد تا پیاو لە یەک کاتدا لە 4 ژن زیاتر مارە نەکات، ئەویش بەو مەرجەی بتوانێت نەفەقەیان بدات و بە چاوی عەدالەتەوە هەڵسوکەوتیان لەگەڵ بکات. لە نەفامیندا ستەمی زۆر لە ئافرەت دەکرا و مافی پێشێ لەکرا. ئیسلام هات و هەموو مافێکی بۆ گێڕایەوە و ئامۆژگاری پیاوانیشی کرد تا بە چاکە هەڵسوکەوتیان لەگەڵا بکەن. بەڵام لە سەردەمی نەفامیدا عەرەبەکان چەند جۆرێک نیکاحیان هەبوو. یەکێکیان کە پاک و دروستە
ئەو نیکاح بوو کە وەک نیکاحی ئێستای ناو مسڵمانان کە ئافرەت خوازبێنی ئەکرێت و وەلی مارەی ئەبڕێ و مارەی بۆ ئافرەتەکە دیاری ئەکات. ئەمە نیکاحی زۆربەی عەرەب بوو بە تایبەتی بنەماڵە خاوەن ڕێزەکان. چەند جۆرێکی فاسدی شەبوون کە یەکێک لەوانە نیکاحی ئەلیستبضاع بووە کە بریتیە لەوەی ژنەکە ماوەی بێنوێژی تەواو ئەکرد و پاکە بیەوە، پیاوەکەی لێ نزیک ئەکەوتەوە و ئەینات بۆ لای پیاوێک تا ژن و مێردی لەگەڵدا بکا و چاوەڕوانی ئەکرد تا سپڕبوونی ژنەکە دیاری بکە، ئەمەش بەو نیازەوە کە منداڵێکی پێکەوتووی لەو پیاوە ببێ. نیکاحێک تری نەفامی ئەوە بوو کۆمەڵە پیاوێک کە لە 10 کەس پێپەڕیان ئەکرد کۆ ئەبوونەوە پێکەوە چوونە لا ئافرەتێک، جا کەسکی پڕ ئەبوو مناڵی ئەبوو دوای منداڵبوون بە چەند شەوێک ئافرەتەکە ئەینات بە دوای پیاوەکان هەر هەمویان وە کەسیشیان نەی ئەتوانی دوا بکەوێت، هەر هەمویان لە لای کۆ ئەبوونەوە و ئافرەتەکە ڕووی تێ ئەکردن و پێڕاگەیاندن کە ئەم منداڵە هی ئەوانە. جایەکێ لە پیاوەکان کە بەدڵی خۆی هەڵی ئەبژاد و ئەیود فڵانە کەس ئەوە مناڵی تۆیە، بە مناڵەکەی بەسەر ئەدا و ئەویش نەیەتوانی ملەجێڕێت بکات. نیکاحێکی تری عەرەبەکان مستەدەمی نەفامیدا بە ڕێزانبریتی بوو لەوەی کە ئافرەتی وا هەبوو ئاڵای لەسەر دەرگای ماڵەکەی هەڵە کرد و هەر پیاوێک بیویستیا ئەچووە ژوورەوە لە ئافرەتەکە و کەسێک لە چونە ژوورەوەی قەدەغە ناکرد. جاکاتێ ئەو ئافرەتەستی کڕەبوو مناڵی ئەبوو لێ کۆ ئەبوونەوە و ئەو پیاوەشیان بانگ کرد کە ئەیتوانی بزانێ ئەم مناڵە لەکێ ئەچێ و مناڵەکان ئەدا بەسەر ئەو کەسەدا کە لێی ئەچوو بە ناوی کوڕی ئەوە بانگ دەکرا و ئەویش ملەجەڵی نەبوو. بەڵێکە ئیسلام هات ئەو کارە سوکانی قەدەغەکردن و نیکاحی ئیسلامی هێشتەوە. هەروەها نیکاحێکی تریش هەبوو کە ئیسلام قەدەغەی کرد، ئەوی شیغار بوو، تا کابرا کچەکەی بدا بە پیاوێک بەو مەرجەی ئەویش کچەکەی خۆی بدا بم و هیچ مارەیەک بۆ هیچ کچێکیان دیاری نەکرێ. ئیسلام نیکاحێکی تری بەتاڵ کردەوە کە ئەویش نیکاحی متعە بوو کە پیاوێک بۆ ماوەیەکی دیاریکرا و ئافرەتێک مارە ئەکا و دوای ماوەکە تەلاق پێداتەوە. هەروەک لە نیکاحدا سەر لە شێوان دون هەبوو، لە تەلاقدانیشدا دیسان سەر لە شێوان هەبوو. هەروەها بە ناڕەوا ژنیان تەلاقەدا و کە پیاوێک ڕقی لە ژنێکە بۆەوە نە ئەوە بوو ڕاگیری بکا و پێکەوە ژیان بەسەر بەرن، نە ئەوە بوو دەستی لێبەردا بچێ بەلای کاری خۆیەوە. تەلاق پێدا تا ڕاگیری نەکا و مەسرەفی بۆ نەکات، دوای ماوەیەکیش ڕجوعی کردەوە تا تەلاقی نەکەوێ و نەتوانێت شوو بکات و هێلانەیەکی تر پێکەوە بنێ. کە ئیسلام هات سنوورێکی بۆ ئەم دەستدرێژیە دانا، فەرمان هات پیاوەکە تا 2 جار بۆی هێژنەکەی تەلاق بدات و ڕجوعیشی بکاتەوە، کە جاری سێهەم تەلاقی دا ماوەی ناکات ڕجوعی بکاتەوە. جایا ئەوە تا ژنەکەی بە چاکی ڕاگیرەکە یا ئەوە تا ئەو بەستە زمانە لەژێر چنگی ئەو ڕزگاری ئەبێ. قورئانی پیرۆزە فەرمێت الطلاق مرتان فإمساك بمعروف أو تسريح بإحسان. خۆ ئەگەر ئەم پیاوە بۆ سێهەم جار ژنەکەی تەلاقدا ئەوە هەتا شوێکی تر نەکات و تەلاق نەبێتەوە بۆی حەڵاڵ نێبچێتەوە لای مێردەکەی. قورئانی پیرۆزە فەرمێت فإن طلقها فلا تحل له من بعد حتى تنكح زوجا غيره. خاڵی پێنجەم زیندە بەچاڵی کچان و کوشتنی مناڵان. کارێکی تری ناشرینە عەرەبە نەفامەکان بریتی بوو لە زیندە بەچاڵکردنی کچان لە ترسی شوورەیی و کوشتنی منداڵان لە ترسی هەژاری و برسێتی. قورئانی پیرۆزە فەرمێت وإذا الموءودة سئلت بأي ذنب قتلت. هەروها ئەفەرمێت ولا تقتلوا أولادكم من إملاق نحن نرزقكم وإياهم. ئەگەرنەوە کە زیندە بەچاڵکردنی کچان لەوەدا هاتووە کە هۆزێک هێرشی کردوتە سەر هۆزێکی تر بەسەری دازاڵ ئەبێت و ئافرەتەکان بەدیل ئەگرێت و دوای پیاوەکان ئەیانکەنە هاوسەری خۆیان. کاتێک کە دوو هۆزەکە ئاش بوونەوە بڕیاریاندا ئافرەتەکان سەرپشک بن ئەگەر ئەیانوێ بگەڕێنە ناو کەسوکاریان و ئەگەر ئەشیانوێ لە ماڵی خۆیاندا بمێنەوە. ئەڵێن ئەوانیش نەگەڕانەوەیان هەڵبژات لەسەرمە پیاوانی هۆزە دۆڕاوەکە هەرچی کچیان بوو زیندە بەچاڵیان کردن کە داخی ئەوەی نەکەونە دەست دوژمن. ئیتر ئەم عادەتە ناپەسەندە تەشەنەی کرد بۆ هۆزەکانی تریش. ئەوەندەش ناحاڵی بوون کچیان بۆ خوا بڕیار ئەدا و کوڕیش بۆ خۆیان. هەر کامیشان هەواڵی پێ بدرایە کە ژنەکەی کچێکی بووە بەو پەڕی سووکی و سەرشۆڕی لە قەڵەمی ئەدان. قورئان ئەمە ڕوون ئەکاتەوە ئەفەرمێ ويجعلون لما لا يعلمون نصيبا مما رزقناهم تالله لتسألن عما كنتم تفترون ويجعلون لله البنات سبحانه ولهم ما يشتهون وإذا بشر أحدهم بالأنثى ظل وجهه مسودا وهو كظيم يتوارى من القوم من سوء ما بشر به أيمسكه على هون أم يدسه في التراب ألا ساء ما يحكمون. هەندێک هۆزیش هەبوون زۆریان لا لەنگ بوو کە کچیان زیندە بەچاڵ بکەن. جاکە ئیسلام هات ماف و ڕێزی گێڕایە بۆ ئافرەت و
پێغمبەری ئازیز صلی الله علیه وسلم ئەو پەڵی سۆز و شەفەقەتی بەرامبەر بە ئافرەتان نوان. خاڵی شەشەم جەنگ و تاڵان و بڕۆ. لەسەر شتی هیچ و پوچ جەنگ لە نێوان هۆزەکاندا بەرپا بوو، لەسەر وشترێک، لەسەر پێشکەوتنی ئەسپێک، ئەمەش بە وێنەی جەنگی بەسوود کە لە نێوان بەکر و تەغلیبدا بۆ ماوەی 40 ساڵ لەسەر وشتێک بەرپا بوو. ئەو بوو گەلێک لە پاڵەوان و سەرۆکانیان کە یەکێک لەوانە کولەی بیکوڕی ڕەبیعە بوو تیاچوون، هەروەها وەک جەنگی داحس و غەبرا کە بەهۆی پێشکەوتنی دوو ئەستەوە ماوەیەکی زۆریان خان. هۆزەکان کە هێرشیانە کە لەسەر یەکتری دەستیان بە تاڵان و بڕۆ ئەکرد و خەڵکەکەشیان بەدیل ئەگرتن و دوایش ئەفرۆشران و ئەکرانە کۆیلە، بەڵام لە مانگەکانی حەرامدا دەستیان لە خوێنڕشن ئەگرتەوە کەمێک پشویانەدا. بەڵام کە ئیسلام هاتوو هۆزەکان ملکەتی فەرمانەکانی بوون، نەک پیا و بێتر سەفەریە کرد، بەڵکو ئافرەتیش بەتەنیا لە سەنعا و ئەسوب و حەضرەمەوت و مەگەر تەنها لە خوار پرسایە و مەڕگ و گیشپێکەوە ئاویان نەخواردەوە. خاڵی حەوتەم لە بواری زانست و خوێندن و نووسیندا. عەرەبەکان بە شێوەیەکی گشتی لە خوێندن و نووسین بێبەش بوون و وەک یەهود و نەسارا هەڵگری علم و زانست نەبوون. بگرە نەزانی باڵی ڕەشی بەسەر ناوچەکەدا کێشا بوو. دانودانیان نەبێت شارەزاییان لە نووسین و خوێندندا نەبوو. لەگەڵ ئەوەشدا زیرەک و بلیمەت و هەستیار و خاوەنی ئامادەباشی چاک بوون و توانایان بۆ وەرگرتنی زانست زۆر بوو. بۆیە کە ئیسلام هات بە کەمترین ماوە زانە و حەکیم و فەقیهیان لێ هەڵکەوتن و بوونە خاوەنی گەورەترین شارستانی. لە هەندێک زانستیشدا شارەزاییان هەبوو، وەک ئەستێرەناسی و بەکارهێنانیان بۆ گەشتی دەریا و بیابان و وەک هەستکردن بە کاتی بارانبارین و هەستکردن بە بوونی ئاو لەژێر چینەکانی زەوی و ناسینی خەڵک، ئەویش بە فێریکردنی شوێن پێی، ئەگەرچی بەسەر شتی ڕەقیشدا تێپەڕی کردایە، هەروەها پزیشکی لێهاتویان تیا هەڵەکەوت کە پشتیان بە تاقی کاری ژیانیان ئەبەست وەک حارسی کوڕی کیلدا. بەڕێزان، ئەمە لە بواری کۆمەڵایەتیدا بوو. خاڵی دووەم دێنە سەر بواری ڕەوشت. عەرەبەکانی پێش سەردەمی ئیسلام خاوەنی کۆمەڵە ڕەوشتێک بوون، زۆر بە توندی دەستیان پێیانەوە ئەگرت، جا هەندێک لەو ڕەوشتانە ناشرین و قێزەون بوون و هەندێکیشیان بەرز و بەڕێز بوون. هەندێک لەو ڕەوشتانەی کە سووک و ناشرین بوون ئەمانە بوون: تیز و خواڵکێشان و دەماگیری و زوڵم و ستەم و خوێنڕشتن، تۆڵەسەندن و داگیرکردنی ماڵ و سامانی خەڵک، خواردنی ماڵی هەتی و سوو خواردن، عەرە خواردنەوە، زی و زیناکردن. ئەوەی کە شایانی باسی لێرەدا بووترێ ئەوەیە کە زیناکردن زیاتر لەگەڵ کەنیزەکەکاندا و لەگەڵ ئەوانەی ئاڵایان هەڵکردبووە کرا و ئافرەتە ئازادەکان لەوە زۆر دوور بوون. بەڵگەی ئەمەش ئەوەیە کە کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوای فەتحی مەکە بەیعەتی لە ئافرەتان وەرگرت، بەڵێنی دێوەرگرتن کە شەریک بۆ خوا بڕیار نەدەن و دزی نەکەن و زینا نەکەن. لەناو ئافرەتەکاندا هیندی کچی عوتبەی هاوسەری ئەبوو سوفیان بەسەر سوڵمان و پرسی ئایا ئافرەتی ئازاد زینا ئەکا؟ هەروەها عەرەبەکان خەریکی هەندێک گەمە و گاڵتە و دڵداری ئەبوون و قماریانە کرد، بەڵام زۆرێکیش هەبوون کە دەرونیان پاک بوو و هیچێ لە ڕەفتارە سووکەکانیان بەدڵ نەبوو. خەڵکیش لەسەر ئەو دەروون پاکیان ڕێزی تایبەتیان لێ ئەگرتن. جا هەروەک هەندێک لە عەرەبەکان ئەم ڕەوشتە خراپانەیان لەناودا باو بوو، لە هەمان کاتدا بەگشتی خاوەنی چەندین ڕەفتار و کردار و ڕەوشتی وەها بەرز بوون کە هیچ میلەتێکی تر بەو ئاسە نەئەگەیشت، بەڕادەیەک کە ڕەوشتە نزمەکانیان لە چاو سیفەتە بەرزەکانیاندا هەر هیچ نەبوون. ئەمەش یەکێکە لەو خۆیانی کە خوای گەورە لە قورئانی پیرۆز بۆ ئەم کۆمەڵەی ڕەوانە کردووە لە ڕێنمایەکانیدا. جا بە هەندێک لەو ڕەوشە جوانانەشیان بخەینەڕوو. یەکەم، خۆشویستنی سەربەستی و ئازادی. عەرەبەکان بە هیچ شێوەیەک ژێردەستەییان پێ قبوڵ ناکرا، چونکە فێر نەبوو بوون کەس فەرمانیان بەسەردا بدا، ئەوان تەنها ڕەچاوی یاسای هۆزەکەیانە کرد و یەکجا سەربەست بیریانە کردەوە، بۆیە مردنیان پێ باشتر بوو لە زەلیلی. جارێکیان عەمری کوڕی هیندی پادشای حیرە لەگەڵ پیاوانی دەوروبەری دانیشتبوو لێ پرسین ئایا لەناو عەرەبدا کەسێک ئەناسن کە دایکی بێزینێت خزمەتی دایکم بکە؟ وتیان بەڵێ، دایکی عەمری کوڕی کولسومی شاعیر ڕووتەڵێن. بۆ ئەم مەبەستە پادشای حیرە داوای لە عەمری کوڕی کولسوم کرد سەرێکی لێ بدات و دایکیشی سەرێک لە دایکی بدا. پادشا لەگەڵ دایکیان ڕێککەوت کە دوای ناخواردن فەرمان بەسەر دایکی عەمری کوڕی کولسوم بدات تا قەتێکی بداتە دەست. کە هات دایکی پادشا فەرمانی بەسەردادا، ئەویشتی با ئەوەی پێویستی بە کارێک هەیە خۆی هەستی ئەنجامیدا. چەند جارێک دایکی پادشا فەرمانەکەی بەسەردادا و سەرنجام لەیلای دایکی شاعیر و هاواری لێ هەڵستا، ئای زەلیلی خۆم، هەی هاوار بۆ هۆزی تەغلیب کە عەمری کوڕی گوێی لە دەنگی دایکی بێوجار تووڕە بوو. سەیری کرد شمشێرەکەی پادشا لە حیوانەکەدا هەڵواستاوە، دەستی گەیاندێ و شمشێرێکیدا بە تەوخەسەری پادشادا و هاواری کردنەوەی تەغلیب. ئەوانی شاتن حیوانەکان تاڵان کرد و پارچە شەعرێکیشی بۆ پادشا لەم بارەیەوە نووسی.
خاڵی دووەم بەڕێزان لە بواری ئازایەتی لە ئازایەتیدا نمونەیان پێ ئەهێنداوە چونکە لە دەوروبەرێکدا گەورە ئەبوون پێویست بوو هەرێکە بتوانێت بەرگری لە خۆی بکات و لە تنگانەدا خۆی دەرباز بکات هەتا هیوایان هەبوو لە بیابانێکی چۆڵدا تووشی شێرێک ئەهات مەزانە ئەچوو بە گژیا هەتا کەڵی ئەکرد بێ ئەوەی بیر لە هەڵاتن و پاشەخشێر کاتەوە ئەم ئازایەتیە بێوێنەیە ئامادەباشێکی بێوێنە بوو بۆیان کاتێک کە شوێن قورئان کەوتن و بە هیوای گەیشتن بە بەهەشت دەستیاندایە شمشێر و پاڵەوانانە دوو ئیمپراتۆریەتی مەزنی جیهانیان کەوڵ کرد و لەسەر ناوچەی لە داروپەرد و پاکەوەکراوی هەردووکیان شارستانێتێکی یەکجار مەزنیان بەرپا کرد و بانگی تەوحیدیان بە هەموو لایەکی جیهاندا بڵاو کردەوە و هەتا ئێستاش ئەو هەڵمەتە چاکەخوازیە هەر بەردەوامە. خاڵی سێهەم سەخاوەت. سەخاوەت ڕەوشێ بوو کە ڕیشێکی لە دڵ و دەرونیاندا داکستا بوو بە تایبەتی بیابانشینان. ئەو پەڕی فەخر و شانازیان بۆ سیفەتیانەوە ئەکرد و بەشێکی زۆری شیعرەکانیان باسی سەخاوەت و سنفراوانی ئەوانیە کرد. هەتا پیاوی وەهایان هەبوو لە کاتی گرانی و سەرماسۆڵەدا میوانی ئەهات و هیچی شک نەئەبێت دەرخوازی میوانەکەی بدا جگە لەو وشتەیە کەمایی گوزەرانی خۆی و خێزانەکەی بوو غیرەت و سەخاوەت پاڵیان پێوە ئەنا و چەقۆی ئەخستە سەر ملی و پێشکەش بە میوانی ئازیزیە کرد هەتا ئەوەندە سەخی بوون بۆ ئەوەی نەهێڵن خوێن بڕژێ ئەچوونە ژێباری قەرزی دیەی یەکجار زۆرەوە. سەخاوەتیان هەر ئەوەندە نەبوو نان بە مرۆڤەکان بدەن بەڵکو جانەوەر و باڵندەشیان تێرە کرد. سەخاوەت و دڵکوشادی حاکەمی قەیش بە نمونە ئەهێنرێتەوە. خاڵی چوارەم مەردایەتی. لەو بیابانەدا ڕەوشی مەردایەتی و کۆمەکی لاواز زۆر بە چاکی لە دەرونیاندا جێخۆی کردبەوە لەبەرەوە هەرگیز چاویان لەوە نەبوو لاوازی ئافرەتەیە پیرە گیانەخۆشێک بە هەر بزان و ستەمیان لێ بکەن بەڵکو هەر کەسێک داوای یارمەتی بکردایە بە سووکی و چاوشۆڕی ئەزانی کە بەدەمیەوە نەچێت. خاڵی پێنجەم وەفا و پەیمان پارێزی. لەم سیفەتەشدا دەستێکی باڵیان هەبوو. چیرۆکی سومەوئەلی کوڕی عالیە لە وەفادا بەناوبانگە. ئەوە بوو کوڕەکەی کردە قوربانی بەڵام نەیتوانی ناپاکی بکات و باڵێنەکەی بشکێنێ و ئەو قەڵغانی کە بە ئەمانەت لە لای دانرا بوو بەدەستەوە بدا. هەروەها کاتێک کە حارثی کوڕی عەباد بکوژی کوڕەکەی کەوتە دەستی کە مهەلهەلی کوڕی ڕەبیعە بوو ئەمەش لە جەنگی بەسووسدا ئەوە بوو نەی ئەزانی ئەم دیلەی دەستی مهەلهەل پێیوت ئەگە من مهەلهەلت پیشان بدەم بەرم ئەدەی ئەیش بەڵێنی پێدا کە ئازادی بکە وتی دەی من مهەلهەلم. حارث لە نێوان دوو هێزی ڕاکێشاندا گیری خوارد. هێزی تۆڵەسەندن لەو کەسەی کە جگەری سووتاندووە و کوڕەکەی کوشتووە و هێزی بەڵێن بەسەربردن و پەیمان نشکاندن. سەرنجام هێزی وەفا و پەیمان پارێزی سەرکەوت و ئەوەندەی بۆ هات کەمێک کاکۆڵی پێشەوەی مهەلهەلی ڕاکێشا و ئیتر بەریدا. جایتر باچیرۆکی هانیئی کوڕی مەسعودی شەیبانی و حاجبی کوڕی زوڕاڕی تەمیمی لەولاوە بوەستن. خاڵی شەشەم چاوپۆشی لە کاتی دەستڕۆیشتندا. هیوایان هەبوو لەگەڵ دژمنەکەیدا زۆرانبازیە کرد کەچی کە ئەیدا بە زەویدا چاوپۆشی لێکرد و دەستی لیاڵەگرت بگرە کەسێک کە زامدار بووە هێرشیان نەئەکردە سەری و لێگەڕان. خاڵی حەوتەم مافی دراوسی و پەنادان. مافی دراوسیان زۆر چاگە پارێز بە تایبەتی پارێزگاری شەرەف و ناموسی وەک ناموسی خۆیان تەماشایانە کرد. خۆ ئەگەر کەسێکیش داوای پەنای بکردا لێکێکیان ئەوە پەنای ئەدا و ئەگەر خۆش و کوڕەکانی لەو پێناوەدا دابنایە ئەو پەنایی بە جوانی ئەپارە. خاڵی هەشتم قەناعەت. عەرەبەکان بە بۆنی دەوروبەرەکەیانەوە ژیان و گوزەرانی سەختەوە فێری قەناعەت بۆ بوون و بە کەمیش ڕازی بوون. هیوایان هەبوو چەند شەو ڕۆژ بە بیابانی سۆڵ و وشکدا ڕێ ئەبڕی بە چەند دەنکە خورمایەکی کەم کە ئەیخستە بەردڵی قەناعەتی ئەکرد و بە چەند دڵۆپە ئاوێکیش کە جگەری پێیان فێنک بکاتەوە قەناعەتی ئەکرد. خاڵی نۆهەم هێزی ڕۆح و پاکی نەفس. لەبەرەوەی کە بە ژیانێکی سادەی کەم ئەرک قەناعەتیان کردبوو ڕۆح نەفسیان لە چاوشۆڕی و ژێمنەتی پارێزراو بوون. جا لەو لاوە لە ئازایەتی و هێزی ماسوولکەدا لە سوڵاپۆپەدا بوون لەم لایشەوە لە پاکی نەفس و وەرەبەرزیدا ئەژیان. بۆیە سووکی و زەلیلیان تێقەبوڵ نەئەکرا و بە بچووکترین دەستدێژی بۆ سەرڕێز و سەربەستیان هەڵەچوون و هەڵمەتیان ئەدا شمشێر و کوشتار و جەنگی ناهەمواریان بەرپا کرد. کاتێکیش کە موسڵمان بوون زۆر بە ئاسانی فارس و ڕۆمیان دابەزەویە. خاڵی دەهەم ئارام و دان بەخۆدا گرتن. دیسان بە بۆنەی ئەوە کە دورگەی عەرەبی بیابانێکی وشک و چۆڵە و ئاو و کوشتوکاڵی کەمە دانیشتوانی فێری برسێتی و تینوێتی و سەرما و گەرما ئەبوون و باکیان لە ماندوێتی و سەختی ڕێگاکە نەبوو. خاڵی یانزە دان بەخۆدا گرتن. ئەم ڕەوشە لە هەندێک کەسایەتیدا بە چاکی ڕەنگی ئەدایەوە و ئەو کەسە بە نمونە باسەکرا بەڵام لەبەر ئازایەتی و زوو هەڵچوونیان بۆ کوشتار ئەم سیفەتە دەگمە بوو.
خاڵی دوانزە لە بیاباندا سادەی و پاکیەک هەیە کە ئەبێتە مایە ڕازگۆیی ئەمانەتداری دوورکەوتنەوە لە پێڵ و ناپاکی و خەڵەتاندن بە پێچەوانەی ئەو شوێنانەوە کە چڵک و چاپەڵی دنیا خۆشویستن پیس و پۆخی کردووە. عەرەبەکان خاوەنی ئەم سیفەتانە بوون کە زۆربیان لە شوێنی خۆیاندا بەکار نەئێنا. جا کە ئیسلام هات زاخاوی سیفەتەکانی دا و بۆ پاکردنەوەی سەر زەوی خستنیەکار. بەڕێزان سێهەم بوار کە ئاماژەی پێکەن ئەویش بواری ئابوودی و باری ئابوودیە. دیارە لە پێشەوە باسی ئەوەمان کرد کە عەرەبەکان لە دوو کۆمەڵ پێک هاتبوون، بیاباننشین و شارنشین. جا بیاباننشینەکان بە پلەی یەکەم بۆ ژیان و گوزەران پشتیان بە بەخێوکردنی مەڕووماڵات ئەبەست، بۆیە بە دوای ئاو باراندا و بە دوای لەوەڕدا ئەگەڕان. ئەم ئاژەڵانە پێویستی سەرەکی ئەوانیان ڕائەپەڕان. ئەوە بوو گۆشت و شیرەکەیان ئەخواردن و لە خوری و مۆکەیان جلوبەرگ و پۆشاک و ڕەشماڵ و پێخەفیان دروست دەکرد و هەرچیشیان لێ زیاد وایە ئەیان فرۆشت. ژنەکانیشیان هەر هەمووی خەریکی ڕستن بوون و ئەمەش دەستهاتێکی کەم نەبوو، هەرچەندە دەوڵەمەندیان کەم بوو. بەڵام شارنشینەکان هەندێکیان پشتیان بە کشت و کاڵە بەز وەک دانەوێڵە و میوە و خودما و سەوزە. ئەمە لەو ناوچانەدا کە زەویزاری بەپیکیان هەبوو وەک یەمەن و تائیف و مەدینە و نەجد و خەیبەر. بەشی یەکجا زۆریشان خەریکی بازرگانی بوون، بە تایبەت دانیشتوانی مەککە کە خاوەنی مەڵبەندێکی بازرگانی یەکجا گرنگ بوون، ئەویش بەو بۆنەوە کە خاوەن و خزمەتکاری حەڕەم بوون ڕێزی تایبەتیان لە دڵی عەرەبەکاندا هەبوو. بەم بۆنەوە هیچ کەس ڕێی لە کاروانی ئەوان نەئەگرت و هیچ تەگەرێک نەئەهاتە ڕێی بازرگانیەکەیان. قورئانی پیرۆزیش ئەم نیعمەتەی خوای گەورەی وەبیرهێنانەوە کە ئەوان لە سایەی کەعبەی پیرۆزدا حەساوە بوون، کەچی ئەوان نەزانکارانە بڕوا بە باڵقیل ئەکەن و کوفران نیعمەتەکانی خوا ئەکەن. خوای گەورە ئەفەرمێ: أولم يروا أنا جعلنا حرما آمنا ويتخطف الناس من حولهم أفبالباطل يؤمنون وبنعمة الله يكفرون. ئیترەوە بوو بازرگانیان بە گەورەترین کاسبی لە قەڵەمەدا. مناڵەکانی عەبدولمەنافی گەورەباپی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە نێوان خۆیاندا وڵاتەکانیان بەش کردبوون. ئەوە بوو هاشم بۆ شام ئەچوو، عەبدوشەمس بۆ حەبەشە و مطەلیب بۆ یەمەن و نەوفەلیش بۆ وڵاتی فارس. دوای خۆشیان هەندێک لە مناڵەکانیان هەر خەریکی بازرگانی بوون. هەروەها دانیشتوانی یەمەنیش خەریکی بازرگانیە بوون، هەتا لە دەریاشدا هاتوچۆی کنارەکانی ئەفریقیانە کرد، وەک حەبەشە و سوودان و سۆماڵ، هەروەها بۆ هیند و جاوە و سۆمەترە و دورگەکانی زەریای هیندیە چوون و دوایش کە موسڵمان بوون ئیسلامیان گەیاندە ئەو شوێنانە و خەڵکەکان هیدایەتدا. هۆی سەرەکی گواستنەوەش لە وشکاییدا لە بیابانی دوور و درێژدا وشتر بوو کە بە کەشتی بیابان لە قەڵەمەدرا، چونکە لە هەموو گیاندارێکی ماڵی زیاتر ئارامی هەیە و بەرگەی سەفەری دوورەگرێت. هەندێک لە ئەشراف و ماقوڵانی قوڕەیش وەک هاشم و ئەبوو تاڵیب و ئەبوو لەهەب و عەباس و ئەبوو سوفیانی کوڕی حەرب و ئەبوو بەکر و زوبەیر و تەڵحە خەریکی بازرگانی بوون. جایا ئەوە تا بە پاری خۆیان کاسیانە کرد یا بە پاری کەسێکی تر، وەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە بە پاری خەدیجە خوا لێ ڕازی بێ بازرگانی ئەکرد. شارنشینان هیوان هەبوو کە وشتر یا مەڕ یا بزنی بەخێوە کرد، یا بۆ خۆی یا بۆ کەسانی تر. کارێکی زۆر خراپ عەرەبەکان لە جوولەکەەوە فێری بوون، ئەوە بوو خەریکی سوخواردن بوون، چونکە جوولەکە ڕیباسەندنیان لە غێری جوولەکە حەڵال کردبوو. ئەم کارە پشتی هەژارانی شکاندبوو، بە تایبەت ڕیبای نەسیئە کە ئەگەر قەرزدار لە کاتی دیاریکراودا پارەکەی نەدایەوە، ئەوە خاوەن پارە پارەکەی لەسەر زیادە کرد و ماوەکەشی بۆ دواخست. بەمە دیرهەمێک قەرز چەند قاتە بوویەوە و ئەو هەژارە هەر ئەیناڵان تا ئیسلام هاتوو قەدەغەی کرد و مرۆڤی هەژاری لێ ڕزگار کرد. ئەو قوڕیشیانی کە خەریکی بازرگانی بوون ساڵانە دوو گەشتی گەورەیان هەبوو، گەشتی زستانە بەرەو یەمەن، گەشتی هاوینە بەرەو شام. بەڵام بە بۆنەی ڕێزی کەعبەوە کەسێک دەستێژی ئەکردە سەر کاروانی قوڕیش. ئەو تا لە سوورەتی قوڕیشدا خوای گەورە ئەو باسەی هێنا و ئەفەرمێ: أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم لإلاف قريش إلافهم رحلة الشتاء والصيف فليعبدوا رب هذا البيت الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف. جابە ساختنەوەی ئەو کەلوپەلانە و ساختنەوەی بەروبوومی ناوچە جۆرا و جۆرەکانی دوورگە و دەربڕینی پلەی هەر شاعیرێک و هەر وتاربێژێک و دەرخستنی بەرهەمی ئەدەب و فەخر و شانازیکردن بە پشت و پەچەڵەکەوە عەرەبەکان ساڵانە بازاڕی گەورەیانە کردەوە کە لە سێ شوێنی لە یەک نزیک یەک لە دوای یەک لە مانگەکانی حەرامدا هەموو کەسێک کاڵا تفاقی خۆی ئەهێنا ئەوێ و سەرجەم عەرەبەکان لەوێ کۆ ئەبوونەوە و پێشانگایەکی مەزنیان بەرپا ئەکرد. بازاڕی یەکەمیان ناوی عوکاظ و دووهەم میجەنە یان مەجەنە، سێهەمیش زولمەجاز بوو کە لە بیابانێکی تەختی نێوان نەجد و تائیفدا بوون.
بازاری گەوریان عوکاف بوو کە لە سەرەتای مانگی دوولقەعیدەوە بۆ ماوەی 15 یا 20 ڕۆژ ئەکرایەوە پاشان ئەیانگواتەوە بۆ زولمەجاز تا ڕۆژی تەرویە واتە 8 دوولحەجە ئەمانە پاشان بەرەو مینا ئەکەوتنەڕێ جا خەڵکەکە لە عارەفە و ڕۆژانی مینادا دەستیان لە کڕین و فرۆشتن هەڵەگرت هەتا ئیسلام هات و ماوەی دان تا لەو ڕۆژانەشدا کڕین و فرۆشتن ئەنجام بدەن کە فەرمووی ليس عليكم جناح أن تبتغوا فضلا من ربكم کە ئیسلام هات ناوچەکە مسلمان بوو تا ماوەیەکیش ئەم بازاڕانە مانەوە پاشان وازیان لێ هێندا بازاری عوکاف لە 129 کۆچیدا ئەو ساڵی کە مختاری حەڕووری دەستی بەسەر مەکەدا گرتبوو وازی لێ هێندا چونکە لەوە ئەتەسان ماڵ و سامانیان تاڵان بکرێ پاشان وازە و دوکانەش هێنرا و بازار گوازرایەوە بۆ مەککە و مینا و عەرەفات لەبارەی پیشەسازیشەوە شتێکی ئەوتویان نەئەزانی بەڵام لە دەوروبەری یەمەن و حیرە و شامدا خەریکی چنین و پێستە خۆشکردن ئەبوون چوارهەم بواری شارستانیەت بوو کە ئەیش بە تابوونی شارستانیەتە بە کورتی شارستانی بریتە لە شێوازی ژیانێکی دامەزراو بۆ کۆمەڵە خەڵکێک کە یەک بە یەکی ئەندامانی کەمزۆر بەشداری خزمەتکەن تا بەری ژیان و کار و کۆمەڵ و زانست و پیشەسازی و هەڵسوڕاندنی کاروباری حکم و دەسەڵات بە تاکی دامەزرێ و ئاسوودەی خۆشگوزەرانیش دەست مرۆڤەکان بکەوێ بەمپەیە ئەگەر سەرنجی عەرەبەکانی دوورگە بگرین ئەبین بە درێژایی مێژوو چەندین شارستانیان بەرپا کردووە وەک وڵاتی یەمەن و ناوچەی قەومی عاد و ناوچەی سەمود و حیرە و غەسان و شام بگرە لە حیجاز خۆیدا لە مەککە و مەدینە و تائیف ئەو بوو لە ئێمەندا چەند دەوڵەتێکی دەسەڵاتدار و خاوەن سەروەری یاسای ڕەنگین و ڕێکوپێک بەرپا بوون کە لە هەموو زانست و هونەرێکدا بەشی خۆیان شارەزا بوون و توانیان بەنداوەکان دروستکەن و کەڵک لە ئاوی زستان وەربگرن ئەمەش پێویستی بە هونەری ئەندازیاری هەیە بەمە یەمەن بۆ وڵاتێکی خۆشگوزەران بەڕادەیە کە یۆنانیەکانی ئەو سەردەمە یەمەنیان ناو نابوو وڵاتی بەختەوەری عەرەب هەروەها قەومی عادیش بوونە خاوەنی شارستانیەتێکی کشتوکاڵی و پیشەسازی و بازرگانی بیناسازی و سەمودیش ئەوەندە لێ هاتوو بوون بۆ پەڕی وردەکاریەوە خانیان لە چیاکاندا هەڵەکۆڵی خۆجوتە کۆشکە مەزنەکەی دەوڵەتی حیرە سەدیر و خەوەرنەق تا ئێستاش کلااوەکانیان هەرماون هەروەها غەسانیەکان و ئەنبات و تەدم و دەوڵەتیان بەرپا کرد و تا ئێستاش پاژماوەی پەرستگا و کۆشکەکانیان هەرماون ئەگەرنەوە کە دەوڵەتی حاموڕابی لە بابلدا بەدەست عەرەبە عەمالیقەکان دامەزراوە ئەمەش لە سەدەی 23 پێشداین هەروەها ئەو عەرەبە عەمالیقانە دەسەڵاتی میسر ئەگرنە دەست و دەوڵەتێکی گەورەی تیا بەرپا ئەکەن لە وڵاتی حیجازیشدا شارستانیەت لە مەککە و مەدینە و تائیف و شارەکانی تردا بەرپا بوو کە لە بیناسازیدا دەستڕۆیشتوو بوون و بازرگانی و هاشیان هەبوو کە لەمی دیابانیان ئەکردە زێڕ لە تەکبیر و ڕاوێژدا پیاوی کارامە و بێتیژ و خەمخۆر و نەخشەکێشی لێهاتیان هەبوون هەتا لە مەککەدا کۆمەڵێک بۆ ڕاوێژکردندان بوو لە کاری گرنگدا پێی پرسی پێکرا و خانوویەکی ڕێکوپێکی بۆ دروستکرا بوو پێی ئەوتار دارونەدووە کە تێیدا کۆ ئەبوونەوە و کۆبنەوەی گشتی بۆ پەڕی سەربەستی و جوامێریەوە ڕای خۆی دەرەبڕی ئەمەش ئەوەی ئەگەیان کە بیر و هەستیان تێگەی بوو و مافی دەربڕیان بەیەکەبەخشی بەڕێزان و خۆشەویستان بەم شێوەیە زنجیرەی پێنجەمی ژیانی ئازیزمان لە ڕادیۆی سنەت پێشکەشکرا تا بەیەگەشتنەوەی تر بەخوای گەورەتانە سپێرم خواتانە بم